سارتر لەو زستانەی کە گوندنشینان ئامادەکاریان بۆ کردبوو. بێن بەڕێوە ساردە خوا سەرما دەبێت بەفر زۆر باری و ئاو نییە و بەردەوام بیری لای مام فوادە نەوەک بکەوێ و جەستەی ئازاری پێ بکە. بەفر کارەبای پچڕاندووە و ناچار ڕادیۆ بەکاربێنن تا گوێ لە دوایین گۆڕانکاریەکانی کەشوهەوا بگرن. ماوەی 2 ڕۆژە بەهۆی بارینی بەفرێکی زۆرەوە ڕێگەی هاتوچۆی دەیان گوندی ناوچەکە بە تەواوی داخراوە. ئێوارێ ئەمڕۆژ کەژناسی هەرێمی کوردستان هۆشداری لە هاتنی شەپۆلێکی نوێی سەرما و بەفربارین دەدات. سەرباری زۆری دابارینی بەفر بەڵام زستانی ئەم ساڵیان بەدڵە. دایە گوڵزار و مامفەتاحی هاوسەری دوور لە کچ و کوڕەکانیان لە گوندێکدا ژیان دەکەن. بۆ چرکەیەکیش یەکتر بەجێ نایڵن و دەڵێن بێیەک ناتوانین بژین. جستانی زۆر سەختەی ئێرە زۆر سەختە. ئیتر ئێمەش چونکم هەرکمان لێرە لە دایک بووین و خزمیەکێکین کەسیەکین هەر لێرە حەزمان لێرە دائنیشین. مناڵەکانی زۆر حەزەکەن بچینەوە سلێمانی بزێت. مناڵەکان تەمەن درێژ من لەگەڵ ئێوە بووکەکانم یان خزمەتمانەکان کوڕەکان هەر بەڕێوەن شتمان بۆ هێنن بووکەکانیان نانم بۆکان جلە شۆن بووکەکانم زۆر باشم. وەڵا ئیتر کە هاتوچۆ نەبێ ئیتر ئەمەش زەخیرە ئەخەین کە شتمان لێ نەبڕێ. زەخیرە زۆرە هێنی کە یعنی بەشی مانگێکە هێنی بەشی 2 مانگ ئەهێنین. بۆ ئیتر وەختی وهەیە 2 مانگ ڕێگا نییە جادەکەم ئەمەلی ئەوە نایە شۆفڵ نییە پاکی کاتەوە و سیاری وامان نییە خۆمان هیچی کە دەرچێت. زۆرینەی گفتوگۆی نێوانیان باسی سەرما و سۆڵە و منداڵەکانیانە کە لە شار نشتجێن. وەڵڵاهی بە بیرەوەری من ئەوەتان لە 91ەوە تا ئێستا ئەمە یەکەم کەڕەتە بینیمە بەفری بەس مناڵ بم زوو ئەم بەفرانەیە باری بەس لە 91 بە دووانێ نەمدیوەم بەفرە ببارێ. ئەمە یەک دیومان بەفرە ببارێ ئاوە ڕێ بگیرێ. سارد و سەرمای ئاوا بێ بە عەمرم نەمدیوە بەخۆ. هەرە وەڵڵا سەختە. ئێستا ئێمە لێرە سەرما زیاترێکە لە سیتە گەرمیانترێکە لە ئێمە. حتا بێ بۆ ئەم سەرەوانیە ساردە. ئێستا ئەم سەرکەلی وێڵێرە سارترێکی لای ئێمەش. زۆری بەفربارین وای کردووە نەتوانن بەردەوام مریشک و جوچکەکانیان لە کولانەکانیان بهێنە دەرەوە بۆ ناو حەوشەی ماڵەکەیان. مامفەتاح خەمێتی گەر زیاتر سەرما و سۆڵە بەردەوام بێ ئەوە هەمویان لە سەرما مردار ببنەوە. ئاژەڵەکان لە تاوتوینێتی کە 3 ڕۆژە ئاویان نەخواردوێتەوە پەنا بۆ خواردنی بەفر دەبن.
بە گوتەی ئاژەڵدارەکان بە فرزیانی بۆ بزنەکانیان دەبێ بەڵام ناچارن چونکە ئاو دەست ناکەوێت. هەر لە منداڵیەوە سەرقاڵی ئاژەڵداریە. بە بیرەوەری مام عەلی دووجار بەفری لەم شێوەیە باریوە و هەموو ڕێگاکانیان لێداخرەوە. ناتوانێت ئاژەڵەکان ببات بۆ لە وەرگا ناچار هەر لە ماڵەوە ئالیکیان پێ بدە. ئەو نیگەرانە لەوەی تا چەند ڕۆژێکی تر ڕێگایان بۆ نەکرێتەوە ئەوە ئاژەڵەکانی لە برسا مردار دەبنەوە. والله ئاومان نییە ئاویان بێن و دوو ڕۆژە ئامان نەیاون حیوانەکان پەنا بەنە بەر بەفرخوازن بەفرە خۆن دەتونیە کارەبامان نییە شەو بە تاریکی دانیشی هیچ حاڵمان ناخۆشە حاڵێکی ناڕەحەتمان هەیە والله حتا ئەم بەفرم مەجال لێ بیانێ حتا ئەم بەفرم لە مەجال لێ بیانێ هەنە ماڵەوە خزمەتیان کرد کاجوان بێنەوە مەسرەفێکی لەسەر بەخوا. دوای پێدانی ئالیک بە ئاژەڵەکانیان لەگەڵ ئەنوەری برازای پەنا بۆ کردنەوەی ئاگر دەبن چونکە لە بەیانی زۆر لە نێو ئاژەڵەکاندان و پێویستیان بە خۆگەرمکردنەوەیە. چەند سەربزنێکیان بەهۆی دابارینی بەفرەوە مردار بوونەتەوە و ترسیان هەیە زیاتریان لێ مردار بێتەوە. لەگەڵ مامام حیوانانەمانەیە و تر خەخوا خەریکین و بەفرێکی زۆر باری و هیچ ساڵە وگەم ساڵ بەفر نەباری و ئەترە بە خزمەتیان کەینەتە ئەم بەفرە تاواوە بێت ئەتر ئاوا خەریکین و ئینانم ئەوە خزمەتیانەکەین و مەسرفیانەوە و بە بۆ نێو سەرماسۆڵە و گەوڕەکەمان ڕووخا و ئەتر پێنج شەش سەر حیوانمان مدار بۆتەوە و بە بۆ نێم بەفرەوە بوو. دانیشتوانی گوندی وەڵانە و چەندین گوندی دیکە لە سونی شارباژێر ڕێگەیان لێ گیرا و ناتوانن هاتچۆ بکەن. ڕەنگە کاریگەری زۆری دابارینی بەفری ئەم جارە بۆ ماوەیەکی زۆر درێژە بکێشێت. جگە لەوەی ئاستەنگی هاتوچۆ بۆ گوندنشینان دروست بووە لەگەڵەوەشدا گوندنشینان نە ئاویان دەست دەکەوێت بۆ خواردنەوە نەش دەتوانن خواردن دروست بکەن بۆ ڕۆژانەیان. جگە لە نەبوونی ئاو و کارەبا و هاتوچۆکردن بەفرێکی زۆر لەسەر خانووی ماڵەکان کۆبۆتەوە و مەترسی لەسەر گیانی گوندنشینان دروست کردووە. زۆرجار بەهرەوەزی کارەکان لە نێو گوندەکان ڕای دەکرێن. دەبێ بە وریاییەوە بەفری سەر خانوەکان ڕابماڵن. کاکەیشان ئەم بەفرە باریەوە بەتەمای ئەمە فرە نەبووی بەڕاستیەکەی ئەوە بۆ خۆی سەگەرە سەرمانەپانەکەینەوەی کا بە سال و سەرما بۆ ژێرەوە سەرمامانەبێ ئینجا کاکەیشان ئاژەڵاریت ئینجا کاکە بە ساقی بم ئەمە دیەکەی کە خۆی بینی گوندی وەڵانەیە دیەکەی کاکە بە ساقی بم ئەوە سەگەرم سەرمانەپانەکەن و بە خۆی ڕوخێ بەسەر خۆمان و ئاژاڵ و ماژاڵمانە هەلا وەڵا کاکەیشان ئەبێ ئاپاچیکەینەوانێ و ئەبێ ئاواهی کورە هەموو ژیانمان مەینەتیە بەخوا ئەوەی لە دەرەوە بێ بەخوا ژیانی نییە. بە هەڵە هاویشتنی هەرنگاوێ ڕەنگە ژیانی کەسێکیان بخاتە مەترسیەوە. مانەوەی بەفرەکە بە جۆرێک خانۆکانی سارتر کردووە ژیانکردن تێیدا ئەستەم بووە.
ئێستا گەر یەکێک مەسەلا بڵین سەربانەکەی ئابەم شێوەیە بێ خەڵک هەمووی لە ماڵی خۆی هاوکاریەکە یعنی خەڵکی گوندشین بەڕاستی ئەو شتەی بەردامەی هەر زۆر زۆر جوانە جا ئەگەر ئەوە نەبێت لە دێ و لە شوێنانە کاکە خۆ بەتەنیازەم سەربانە بەتەنیا ناماڵێ ئەوە کاکەەوە کاکە گۆران هاتووە ئەوە سێ سوارێتەوە تەلیاوە ساون تێگەی کاکەیشان ئەوە بەو شێوەیە هەچیەک لی بخەو میخوانە خواستە لە شوێنێکە لە ناو گوندنشینی بە هەر هەمووی هاوکاریەکەات لە هەموو بارەیەکەوە واللهی ئیترەوە جارێت چاوەڕێکەکەن تام بەفر و باران بەفرەکە تۆزێ ئینە بێتەوانی ترە و کاتێک خەڵک دەزگاتەوە بە ژیانی ئاسایی خۆی و خۆی سەر لەخوای گەورە بەجابێ خۆشە. گوندی وەڵانە کۆتا گوندی نێوان شارۆچکەی سیتەک و عربەتە گوندێکی سەختە و لە وەرزی زستان هاوشێوی چەندان گوندی دیکە ژیانکردن تێیدا ئاسان نییە. ژیان لە کاتی بەفربارین لە گوندەکان چۆنە گەر بۆمانی باسکەی؟ ژیان لە گوندەکان زۆر ناڕەحەتە کە بەفرە بارێت لەبەر ئەوەی ئاوی بەستێت ڕێگەوبانی بەستێت سیارات چۆ ناکات نەخۆشێکە دەبێت مەجالت نییە بی بۆ سلێمانی بۆ شوێنێک. لەو حاڵەتەوە چیەکەن پەنابەنە بەرچی؟ وەڵای لەو حاڵاتە زۆری مە پەنابێنە بەر ئەوە بەفرەکە بتوێنەوە بۆ چالێنانە یا بۆ دەستنوێژگرتنێ بۆ شتێک کە تەنجەکانی بەستێ و وینە بێساوە تقریبا 2 ڕۆژ 3 ڕۆژە ئاو بەستێتی بەفرە توێنینەوە بۆ چالێنان بۆ چالێنان بۆ دەمو چاوشتن و ئەو شتانە ئارەوەڵا بۆ چێتێنە مەزبورین چونکە لەبەر ئەوەی تەنچەکان بەستوێتی. چۆن ئاگرەکەنەوە کە غازی ماڵان بەستوێتی؟ غازی ماڵان بەستوێتی هەمانە مەسەدە تەباقی غازی هەیە یا هینی نەوتی هەیە بەو نەوتە ئیشەکات کە زۆپای نەوتشتمان هەیە بۆ نەوتانە مەسە چالێنین چێژ لێنێ غازمان نەمێنێ ئەو شتانە یا هەمانە زۆپای داری هەیە داری هانیوەتەوانێ ئەچی هێنێت تیەکای سووتێنێت زۆری دارەکەشی نەماوە بۆ ئەم بەفرەوە چەند ڕۆژم بەفرە بێتاقەتی کردو تاکەی ژیان ئەوەستێ لە ناو لادێک وڵی هەتا جە ڕێگەبانە کرێتەوانێت تۆزە ئەرز ڕەشە بێتەوانێ ئەو وەختە دەزەکەینەوانێ بە جم و زۆرکردن وەکو ئیشکردن و بۆ ناو باخ و بۆ ئەم لاودا هیچ ساڵێک بۆ وەکو ئەم ساڵ بەفرێکی بەبیرم بێسل لە 2002 ئەمانە بەفرێکی باریەوە بەس ئەم بەفرە زۆر باریەوە سەرماکەی حەقێتەن ئەوانە بارین بەفر بوو زۆر بوو بەس ئەمە زۆر بەستوێتی زۆر سار بوو ئەوانی کە ئاژەڵدارن ئاژەڵەکانیان تەنها لە ماڵەوە بەس لە ماڵەوەی لە ماڵەوەی هیچ دەرناچێت ئەوە هەمان ئێستا 3 ڕۆژ ئاوی نەیە ئاونی ئاژەڵەکە ئەو خوات بەفرە خوات ئەمە کاریگەری خراپی نابێت بۆ ئاژەڵ چۆن نایبێت چۆن نابێت هەموو تووشی نەخۆشیەکە کە چۆن هەمووی تووشی نەخۆشیە بێت و مرداری بێت و دێسەوە فەقیرە 5 سەری مردار بۆ تەوانێت لە تینوانە قڕی کردو بەفرە خوا بەفرەکە ساردە لە سەرماوسۆڵەوە زیانتان پێگا ئەی تەمەنارە وەڵڵا سەبۆری ئاومان تەقیوە هەموو شتەکەمە زەرەری هەنی جگە لەم گوندەی ئێوە چەند گوندی تر بە ئاوە بە هەمان شێوە هەموو ڕێگایەکیان لە داخراوە وڵی ئێستا زۆری مەسەوەی کە جادی قیری هەبێ باشترە حدێک باشترە بەس ئێمە جادی قیرمان نییە مە تەقیبن لێرە لە خوارمان و دیەکەی ئالەسیاوینەوە ئەو جادی قیری نییە بازێ دێهاتمان هەیە ئەوانە زۆری خەتەکانی وەستاوە سەمە ئێوە نەبێ هات شتاگو لەگەڵ 2 سیاری تر کەس نهاتوو سیاری بەرز نەبێ ناتوانێ بڕۆ ئێوە خواردنتان پێویست بێ شتێکتان پێویست بێ چۆنە چنە شار چۆن ئەهێنن وڵی خواردن ئێمە زەخیرەیەگە خین ئەگەر بڕێ مەجبورین بە پێ بچین بۆ سەر جادەخیرەکە لەوێ بڕی بۆ سلێمانی بچین بهێنی ئەستا دوێنێ نەخۆشمان بووە شەوەکەی نەخۆش بوو بۆ بەیانی بە پێ بردومانە بۆ سەردادێکی سیارە دەرنەچوو بە پێ لێرە کۆڵەوە تاوەکو ئارە وەڵڵا تا سەرجادێک چەند ڕێگاتان بڕی 3 کیلۆمەتر 3 کیلۆمەتر 3 کیلۆمەتر ڕێگە بە پێ ناو بفرە بە نەخۆشەوە داواتان چیە لە کاتی بەفربارین چتان بۆ بکرێت وڵی داوامان ئەوەیە گرێدەرێ بنێرین یا شۆبرێ بنێرین لە کاتی بەفربارین ڕێکان پاکەنەوانی با تۆزە خەڵک جموجووری بێ بچێ بۆ سلێمانی بەملا نەخۆشیی بێشتێکی بێ تۆ شەو چی لەکەی نەخۆشی هەیە دەسەڵاتن نییە بەفرەکە زۆرە سیارە دەرناسی یا بێ بمرێ یا تا ڕۆژە بێتەوە بە کۆڵ بێت دەیان ئۆتۆمبیل لەسەر ڕێگاکان گیریان خواردووە و شۆفێران ناتوانن دەریان بهێنن خۆی ڕەحم بکەی دەچین بە بێوەی چەندین هەورازی سەهڵ و بەندانیان لە پێشە و دەیانەوێ خۆیان بگەن نەگوندی ئالاسیاو ئۆتۆمبیلەکەیان توانێت ڕۆشنی بەسەر بەفر نییە و ناچار زنجیر بۆ دەرچوون بەکاربهێنن
شۆفڕەکەی ئیشەکە کە جادەکەمان بۆ ڕاماڵەکە تۆزە بەفرەکەمان بۆ سووکەکە ئەنا ناتوانین بڕۆینە خوارەوە ئێستا پشت بەخوا بەشە میشەڵا دەرچی بچینە خوارە ئێستا کێشە مشاکیلمان ئەم زنجیرینانە بۆمانەمان بەستووە ئێستا بە ئیزی خوا بەیمەن بڕۆینە خوارەوە دەرچی بچینە خوارە بچینە بۆ ناو ئاڵەسیاوە. دوای هەوڵێکی زۆر دوجار بەڕێکەوتن و بە هیوا بوون بە زووی و بە سەلامەتی بگەنە گوندەکەیان. بەرپرسانی سنووری شارۆچکەی سیتەک هەریەکەیان لە ڕێگایەکەوە چاودێری ڕێگاکان دەکەن. بەڕێوبەری شارۆچکەکە لەگەڵ تیمێک بە ڕێگاوەیە بۆ کردنەوەی چەند ڕێگایەک کە گوندنشینان ناتوانن هاتوچۆی پێدا بکەن. لەسەر ڕێگاکان هەر ئۆتۆمبیلێک گیران خواردبێت فریای دەکەون و داواشیان لێ دەکەن تا کەش و هەوا گۆڕانکاری بەسەردا دێت هاتوچۆ نەکەن. بەشێک لە ئاستەنگمان هاتنە دەرەوەی خەڵکە کە لەم بە فروت و خەتۆفانە و بەستەڵەکە لەگەڵەوە ئەم هەموو بانگەوازە و ئەم هەموو ڕێنمایە بڵاوە کرێتەوە لە کەناڵەکانەوە بەداخەوە ئیتر بۆ خۆشی خۆیانیەتە دەرەوە یان کۆمەڵی مریشک و شتی هەیە لە باخەکەیە یان حەزەکە سەرێک بە بەشێک لە ئاستەنگەکانمان هاتنە دەرەوەی هاوڵاتیان بۆیە داوایان لێ یەکەین تاوەکو ئەو کاتێک کە خۆمان ئاگاداریانەکەین یان ئەبینن کە ڕێگاکان کراوەتەوە بۆی نەبنە هەمای ئاستەنگ بۆ ئێمە هەمیش زەردیان لێ نەکەوێت خۆیان نێنە دەرەوە هاوڵاتیان بە بەردەوامی تەلەفۆنمان بۆکەن چکە بەشێک لە گوندەکانمان نەکراونەوە تا ئێستا دیارە هەند تەواوی سنوورەکەمان جارێک هەندێک شوێن دوو جار پاک کردوێتەوە بە تەواوی بەڵام چونکە بەفرەکە بە بەردەوامی ئەباری بەسەریا ئەبێت دووبارە ڕۆژی دواتر پاک بکرێتەوە. گرفتی سەرەکی تیمەکانی شارەوانی ئەوەیە ڕێگاکان پاک دەکەنەوە و بۆ ڕۆژی دواتر دیسانەوە دەیبەستێتەوە. ڕێگەی وا هەیە 2 بۆ 3 جار ڕاماڵینی بۆ کراوە. سۆران 11 ساڵە بەگرێ بەست وەک شۆفێری شۆفڵ کاری ڕاماڵینی بەفردەکە لە وەرزی زستاندا. کارەکەی لا پیرۆزە جگەلەوەی سەرچاوی داهاتە لەمان کاتدا خزمەتە بە دانیشتوانی 30 گوندی سونرەکە. من ئەمە تقریبا 11 ساڵەکە لێرەم لە حاڵەتی بەفرا چەنەهادی هەیەتیایەتی من چوم تا سیرەمەیەک بازەگیر تاوەکو خەمزە و قوڵاڕەش ئیتر ئەم دیانەی دەوروبەری گورگێر و نۆدێ و ئازەبان و گەڕەدێ و ئەمانە هەر هەمووی بە دەوریا چوومەتەوە ناویەکانی سارد ئەمان دیانەی کە لەسەر سنووری شارەوانی ستەکە بۆ حاڵەتی بەفڕیان مچوم. من وەکو خۆم شارەوانی ئێمە ئەتوانین من بەس تەنها شۆفرێکمانەیە و شۆفلەکەش بە منە هەتا بتوانم هاوکاری ئەم خەڵکەم خەڵکیش سەبری هەبێ لەسەر ئێمەش ئەوەنی توانیمانە خزمەتی خەڵکەکەین و لە خزمەتیانان هەر ئەوەنەش ئەتوانین چونکە ئێمەش سنوورەکەمان زۆر بڵاوە ئەوەنەی بتوانین هاوکاریانەکەین لەسەریان لەس بەس لەسەرمان بۆسم بەس ئێمە ئیشەکانیان بۆ ڕاپەڕێنین بەڵام ناشکر ئەم هەموو دێمان لەسەر بێت و بۆ هەمووشی هەرڕاکەین ئێمە چەندها ڕۆژ بۆ من بەیانی زواتومەتە دەرەوە تاوەکو دوای بانگی ئێوارە لێرەیا بووم خەریکی جادە پاکردنەوە بووم بۆ خەڵک. شارەوانی سیتەک بەهۆی کەمی ئامێرەوە فریا ناکەون بە زووی ڕێگا داخراوەکان بکەنەوە. داوا لە گوندنشینان دەکەن دان بە خۆیاندا بگرن و لە ماڵەکانیان بمێننەوە تا کارەکانیان ڕانەوەستێت و بە زووی ڕێگاکانیان بۆ بکەنەوە.
زۆرێک لە گوندەکان ڕێگەیان لێداخراوە و بەفرێکی زۆر باریوە ئێوە چۆن توانیتانە چارەسەری ئەوە بکەن کە ڕێگاکانیان بۆ بکەنەوە ئەمە نیعمەتێکی خی گەورەیە کە لە زستانە ئەبارێت بۆمان چەند ساڵە نەباریوە ئێساش خەڵکیش تامەزرێتی بەڵام ڕێژەی بەفربارینی ئەم ساڵ لە چاو ساڵانی ترا زۆر بوو ڕێژەکەی بە تایبەتی لەم ناوچەیە لە 40 سانتیم بۆ 50 سانتیم ئەبێت گوندەکانی سیتەکەش نزیگەی 30 گوندە بێ گوندەکانیش هەرێکی لە شوێنێکە و لۆکیشن و بڵین جوغرافیای گوندەکان جیاوازە لە شوێنێکە و بۆ شوێنێکی تر ئەمەش چونمان بۆ ئەوە و شت ئاسەنگێکی ئەوەمان بۆ دروست ئەکات ئەگەر هەمویان لەسەریە خەڵبوو ئەمانتوانی زۆر بە ئاسانی هاوکاریان بین و بۆیان پاکەینەوە بەڵام بە پێی توانە لە ئەوە ڕۆژی بەفربارینەوە تا ئێستا بەردەوام لە بەیانەوە تا ئێوارە ئێمە ئیشەکەین بۆ پاکردنەوەی گوندەکان و هاوکاریکردنیان بۆ ئەوەی بە زووترین کات ڕێگایان بۆ بکرێتەوە لەگەڵ پاکردنەوەی ڕێگاکان خوێڕێژیەکەن بۆ جارێکی بەسێتەوە بەڵێ خوێڕێژی ئەەکەین خوێکەش دابین کراوە و لە ناو کاسی حیایە و هەمانگیتان چۆنە لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکان بۆ ئەوی کە بە زووی ڕێگاکان بکرێتەوە لەگەڵ بەڕێز جەناوی خایم کاکشاهۆ و کاک فەرهاد مدیر ناحیە و تەواوی ستافەکانی ئیدارەی شارباژێر ئەمە لەلایەکی کەشەوە بەڕێبەرەتی چاکردن و پاراستنی ڕێگابانی سلێمانی هەمومان تەنسیقی مباشرمان هەیە بەیەکەوە ئیتیساڵی بەردەوامان هەیە بەیانیان لێرە کۆبینە و دوای پلاندا ئەنین بۆ ئەوەی بزانین بە چه ئیتیجای بە چه دایرەکشنێکا بڕۆین بۆ ئەوەی ئەو شوێنە بخەکەین ئەوە نەبێت شتەکان دووجار بکرێتەوە بۆ ئەوی هەموو شوێنەکانمان لە دیار بێت شوێمان کردو و شوێمان پانەکردێتەوە هیچ ساڵێک بۆ بەم شێوەیە کە فشارێکی زۆر لەسەر شارەوانی هەبێ لە کاتی بەفربارین دایما ئەم شێوەیە ئەبێت بەڵام چەند ساڵە بەم شێوەی ئەم ساڵ نەباریەوە پلانتان چییە بۆ بتوان لە ڕۆژانی داهاتوو بەسەڵک دروست نەبێت لەسەر شەقامەکان ئەویش بەسەڵک دروستکردن ئەگەر کەشەکە ساماڵ بێت و شت بێت ئەوە ئەی بەسێتی بەس نەکەش ئەبێ وای لەکەی خوێی پێوەکەین بە جادەکانە بە تایبەتی جادە سەرەکیەکان ئەو جادە سەرەکیان کە ڕەبتی هەموو دیاتەکان و قەزا و ناحەکان چونکە سیتەک شوێنی سیتەک هەڵکەوتەیەکە ئەچێت بە دوو ئیتیجا بەرەو قەزای شارباژێر و بەرە قەزای ماوەت و هەموو ناحەکانی هەر لە گاپێڵۆن زەلان و باسنێ و کەناروی ئەمانە هەمووی لەسەرێتی ڕێگای کەشمانەیە ئەچێتەوە بەرەو ناحەی عربەت کە ڕێگای دوکانیانە ئەمانە ئەبێ زیاتر ڕێگا سەرەکیەکان خۆی پێوەکەین بۆی نەیبەسێت گوندنشینان لەگەڵ زیاتر ئەستەمبوونی ژیانیان بەڵام دڵخۆشن و چەندین زستانە لە چاوەڕوانی گەڕانەوەی زستانێکی سەختی ساڵانی ڕابردوون